نە لۆ پرۆژەیە نە لە بۆ پرۆژەکی گشتی هەموو خەرێک ئیسفادێ لە بۆ بینایە گەورانەیە ئەو گەورانە دیتە ئێمەش بەرچی خۆمانە کەس هەیە ئامادەکاری تێدا هەیە مرچی خۆی بەجیبێلی گوندی خۆی گوندێک لەدایک ببی بەجیبێلی لە پێناوی چێ لۆچی بەجیبێل ماخەت لە پێناویدا ڕێگاکەم پێ برێ بێن با بەرپرسەکییان بابێتن برێکاکە ئەنگۆ بڕۆن لە پێناوی ئەوەی بڕۆن دیوە نیە دەبی هەوالا ماڵ دەبێن تاپۆکەی چۆنە 134 مارین 134 مارین تاپۆشمانەیە فەرمۆش تاپۆ تاپۆکەی لە ساڵی چەندەوە بەناوی ئێوە ینی لە ساری 1940 بەناوی باپیری مەکرایە تەوسیە بەناوی باپیری مەیکردیە حاجی مزەفەر محەممەد عەبدوڵڵا هۆکارەکەی ئەوەیە ئیتر نازانم ئەمە گردمنەوەمان بۆچی کرد بۆ ئێمە بگەینەوە هۆکارە بگەینە وەڵامە ئێمامانەوێتن شاندێکی ئێمە یان ئەوەتە ئەوان بۆ ئێمە تەوزیح بدەن یان شاندێکی ئێمە با پێک بێتن ئەو خەڵکانێکەوە ئەهلی ڕاستەقینەی ئێران ئەو خەڵکانێک کە کۆنن لێرە با دەرگای خۆیان بۆ ئێمە بکەنەوە خۆ ئێمە شتێکی مەدەنیمان داوا کردووە نهاتوین ینی جادە بگرین و شتی تر بکەین بە مەدەنیانە داوای حەقی خۆمانەکەین فەرمووتۆ بۆ ئێمە تەبلیغێکت هێناوە باسی ئەوەکەی کە ئەمە تەجاوزین بەپێی یاسای ئەو یاسا تازەیەکەوە لە پەرلەمان دەرچووە ئەوان باسی ئەوەکان کە ئەو شوێنانەیە کە تەجاوزە بێت تەملیک بکرێتن ئێمە حازرین مەمنونی شانە بین ئەگە تەملیک بکرد لە سەرمان لە شوێنی خۆمان تاپۆی ئەوان کە ئەو شتیان لەسەر ئێمە فەرز کردووە لە ساڵی 1940ەوە ئەوە تاپۆیەکەی هەیە تاپۆیەکی گەشتگیرە بۆ 100 دۆنم کە دەرچووە خۆشتان نەزانێت ئێرە زۆنێکی زێڕینە کەوتۆتە بینی 120 و 100 مەتری خەڵکانێکی زۆر چاویان بڕیوتەوە چ گروپی عقارات بێت ئەو کۆمپانیا گەورانە بێت کە ئێستا ئەم شارانە دروستەکەن ئیتر ئایا دەسەڵاتی خۆیان بەکارێنن ناوی خۆیان بەکارێنن کەسێک لە پشتیانێمە ئەمانەوێ ئەمانە ڕوون بکرێتەوە بێمە بەڕاستی